سلااوان بۆ بگوازەوە. سڵاو شاڵاو. سڵاو بەیانی ئێوە و بینەرانی کەناڵی کەرکووک باش. سەرەتا بە خێراتنی سارا دەکەین بۆ ستافی بەیانی باش بە هیوای سەرکەوتن و کاری جوان. دیارە زانیاریەکان دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئەمڕۆ ڕەوەن مەلا مەحموود لێپرسراوی مەڵبەندی دووی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی حیزبی ئیسلامی عێراقی دەکات. تێیدا پەیوەندیەکانی نێوان هەردوو لایەن تاوتوێ دەکرێت و هەروەها باز لە کارکردن دەکرێت بۆ زیاتر ئاشتی و پێکەوە ژیان و پتەوکردنی پەیوەندیەکانی نێوان هەردوو لە بابەتی گفتوگۆی کۆبوونەوەکان دەبێت. بابەتێکی دیکە دوای ئەوەی کە ئەو مامۆستایانەی کە لە گرێبەستەوە کران بە هەمیشەیی دیارە لە کاتی پێشکەشکردنی مامەڵەکاندا بەتایبەت لە فەحسی چاو قەرەباڵغیەکی زۆر دروست بوو کە بەهۆیەوە دوێنێ ڕێگای بەغداد یعنی بۆ ماوەیەک داخرا بوو و ژمارەیەکی زۆر ئۆتۆمبیل لەوێ گیریان خواردبوو. بۆیە فەرمانگەی تەندروستی کەرکووک بڕیاریدا باکردنەوەی سێ ناوەندی دیکە بۆ فەحسی چاو دیارە ئەوانش لە گەڕەکانی ڕەحیماوە و ڕووناچی دەبن ئەوەش بە مەبەستی ئەوەی کە ئەو قەرەباڵغیانەی کە لەوێ هەن ئەوە نەمێنێت و بتواندرێت ئاسانتر مامەڵەی ئەو هاوڵاتیانە یاخود ئەو مامۆستایانە ڕایی بکرێت. بابەتێکی دیکە دوێنێ دەستپاشی عێراق ئەوەی ڕاگەیان کە بەڕێوبەری دابەشکردنی کارەبای کەرکووک لەگەڵ دوو فەرمانبەری دیکە دەستگیر کراون. دیارە ئەوتۆمەتیک کە ئەو سێ کەسەی پێدەستگیر کراوە ئەوەیە کە دزی کراوە لە پارە و ئەوان لە کاتی بەتایبەت لەگەڵ ئاوی کەرکووک یاخود لەگە بەڕێوبەرایەتی کە ئەوان توانیوانە دەنجی ماتۆڕیش خۆ ناڵێ بەم بەیانە ئەوەی کە هەیە ینی بەڕێوبەری دابشکردنی کارەبای کەرکووک لەگەڵ دوو فەرمانبەری دیکە بە تۆمەتی دزیکردن لەلایەن دەستەی دەستپاچی عێراقەوە دەستگیر کراون و براونەتە بەردەم دادگا تاوەکو ئەوەی کە لێکۆڵینەوەیان لەگەڵدا بکرێت. دیارە بابەتیشی دیکە ئەوەی کە هەیە تۆڕی چاودێری کۆمەڵایەتی فەرمانگەی تۆڕی چاودێری کۆمەڵایەتی داوا لەو هاوڵاتیانە دەکات کە مامەڵەیان پێشکەش کردووە ناویان گەڕاوەتەوە بەڵام هەڵە لە ناوەکانیاندا هەیە ئەوە سەردانی ئەو فەرمانگەیە بکەن بۆ ئەوەی کە بتوانن ئەو کێشانەی کە لە مامەڵەکانیان یاخود لە ناو هاتنەوەکەیاندا هەیە بۆ ئەوەی کە بتوانن بۆیان چارەسەر بکرێت. بابەتێکی دیکە دیارە ئێستا لە سەروبەندی پەسەندکردنی بودجەی عێراقدا دیارە دوێنێ مامۆستایانی وانەبێش لە کەرکووک بە تایبەتی ئەوانەی کە سەر بە هەرێمی کوردستانن داوایان دەکرد کە ئەوانیش بگوازرێنەوە سەر حکوومەتی عێراقی و لەگەڵ ئەو مامۆستایانەی کە بڕیارە ینی موچەکانیان لە هەرێمی کوردستانەوە بگوازرێتە سەر حکوومەتی عێراقی و وەزارەتی پەروەردەی عێراق لە بودجەی خۆیدا ئەوەی پێشکەشی پەرلەمان کردووە تاوەکو لە بودجەدا پەسەند بکرێت. بۆیە سەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. بۆیە ئەوان داوا دەکەن کە ینی هاوشێوەی ئەو مامۆستایانە ناوی ئەوانیشی تێدا بێت و ئەوانیش لەو مافا بێبەش نەکرێت. بابەتێکی دیکە ئەوەیە کە ئەمڕۆ کاتژمێردا سایق ئەو بار هەڵگرانەی کەەوە دێنە ناو کەرکووکەوە بەنیازن گردبوونەوەیەک ئەنجام بدەن ئەوەش دژی ئەوەی کە لەلایەن بازگەکانی کەرکووکەوە نایەڵن ئۆتۆمبیلەکانیان داخلی ناو شاری کەرکووک بێت و ئەو بارانەی کە پێیانە بیگەێنن بە نێو شاری کەرکووک. بەڵێ باشە شاڵەوە پێمان بڵێت تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ لە شاری کەرکووک چۆن بەڕێوە دەچێت؟ بەڵێ دیارە ئەوەی کە هەیە دوێنێ تاقیکردنەوەکانی قۆناغی سەرەتایی لە کەرکووک دەستی پێکرد و ئەوەشی کە هەیە خوێندنی کوردی و بەڕێوبەرایەتی پەروەردەی گشتی کەرکووک تەواوی ئامادەکاریەکانیان کردبوو بۆ ئەوەی کە خوێندکاران بتوانن لە کەشێکی تەواو ئارامدا تاقیکردنەوەکانیان ئەنجام بدەن. بەڵام ئەوەی کە هەیە هێشتا قۆناغەکانی ناوەندی و دواناوەندی ماوە ئەوەی کە ئێستا بۆتە کێشە و گرفت ڕەنگە ئێستا زۆر پێویست نەبێت بەتای ئەوەش ئامێرەکانی
ئامێرەکانی فێنکەرەوەیە ڕەنگە هێشتا ئەو گەرمە نەبێت بەڵام بۆ تاقیکردنەوەکانی ئەو دوو قۆناغی کە ماون ئەوان داوا دەکەن چ لە وەزارەتی پەروەردەی هەرێم چ لە وەزارەتی پەروەردەی عێراق بتوانن ئەو کەم و کوڕیانەی هەن بۆیان پڕ بکەنەوە تاوەکو بتوانن ینی خوێندکاران لە کەشێکی ئارامدا تاقیکردنەوەکانیان ئەنجام بدەن چونکە لەو تاقیکردنەوەی ئەو قۆناغانەدا پلەکانی گەرما بەرزتر دەبنەوە و بۆیە ئەوان داوا دەکەن بە تایبەت ئامێرەکانی فێنکەرەوە و دابینکردنی کارەبا بۆ سەرجەم ئەو ناوەندانی کەوا تاقیکردنەوەیان تێدا ئەنجام دەدرێت بە درێژایی ئەو کاتێککە تاقیکردنەوە دەکرێت کارەبایان بۆ دابین بکرێت لەگەڵیشدا ئامێرەکانی فێنکەرەوە بۆ ئەو ناوەندانە دابین بکرێت. دەست خۆشحاڵە بەڕاستی منەوەی کە تێبینیم کرد زۆر جوان بووکە وەڵامی سڵاوی ئەو هاوڵاتیەدایەوە بێگومان هەمیشە پەیامێر یاخود میدیاکار ئامانجیەوەیە دڵی هاوڵاتی خۆشکاوە پەیامی جوانی تیابێت. سپاس بۆ ئەو سفەتە جوانەی کە لە تۆیا بینیمان دەست خۆش سپاس بۆ تەواوی هەواڵ و زانیارەکان کە گواستەوە بۆمان سپاس کە لەگەڵمان بوویت.